لێرە لە قایمقامێتی سلێمانی لیژنەکان ڕۆژانە دابەش دەبن بە سەر چەند تیمێکی تایبەتمەند بۆ ڕاپەڕاندنی کارەکانی هاوڵاتیان لە ڕێگەی 38 لیژنەوە. وەک دام و دەستگاکانی دیکەی تەندروستی و هێزە ئەمنیەکانی حکوومەتی هەرێم، ئەمانش بەردەوام لە کاردان بۆ ماوەی 24 سەعات بۆ بەسەرکردنەوەی ئەو شوێن و جێگانەی بە پێی ڕێنمایەکان مۆڵەتی کارکردنیان پێدراوە بۆ خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان. بەردەوام لیژنەمان هەیە لە شوێنە گەشتەکانی پارێزگای سلێمانی، ئەو شوێنانەی کە بە پێی ڕێنمایەکان ڕێگە پێدراوە چاودێریانەکەین لە ڕووی سەلامەتی خۆراک، لە ڕووی ڕێنمایە تەندروستیەکان، لە ڕووی ئەو کەسانێک کە لەوێ کارەکەن، لە ڕووی پاکوخانی کەسێتیەوە سەرجەم ڕێنمایەکانی تیا جێبەجێ بێ، هاوڵاتیان بە ڕێژێکی زۆر لە ناو دوکان و مارکێت و گۆشتفرۆش و شوێنە گەشتەکانە کۆنە بنەوە، هەروەها ئەو خۆراکانی کە بەکاریان هەموو مەرجی سەلامەتیان تیا بێت لە ڕووی بەسەرچوون و لە ڕووی نرخەوە چاودێریەکرێ کە نرخ گران نەکرێت لەسەر هاوڵاتیان. یەکێک لە لیژنەکانی ڤێتەرنەری قایمقامێتی سلێمانی سەردانی دوکانی گۆشتفرۆشەکان دەکەن و لە نرخ و پابەندبوونیان بە ڕێنمایە تەندروستیەکان دەکۆڵنەوە. هاوڵاتیانش دڵنیا دەکەنەوە کە لەم کاتەدا چاودێری وردی بازار دەکەن و نایەڵن هیچ نرخێک بەرز بکرێتەوە لە بازاڕەکاندا. چاودێری قەسابەکان و گۆشتفرۆشەکانی ناوشار دەکەین. ئەم شوێنانەی کە ئەم ئیشانەکەن پێویستە ئەم گۆشتانە مۆریان پێوێت لە قەسابخانە بەڕسمیات بێتە دەرەوانی و وارەوە لەم کاتەیە کە هۆکاری بڕابوونەوەی نەخۆشی کۆرۆنایە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و پاکردنەوەی شوێنەکانە بەکارهێنانی تاقیم و دەستکێش و دەمامک لە کاتی ئیشکردنا بە بەردەوامی، وارەوە دڵنیایی ئێمە هاوڵاتیان دەکەین کە گۆشتێکی زۆر سەلامەت و تەندروست گاتە دەستی هاوڵاتیان لە ناو شاری سلێمانیە. لەگەڵ درێژکردنەوەی وادەی قەدەغەی هاتوچۆ لە هەرێمی کوردستان، بەردەوام دام و دەستگا خزمەتگوزاریەکانی حکوومەتی هەرێم لە کاردان بۆ زیاتر خزمەتکردن بە هاوڵاتیان و هاوکات داوا لە هاوڵاتیان دەکەن لە ماڵەکانیان بمێننەوە و زیاتر پابەند بن بە ڕێنمایە تەندروستیەکان تاو کاتەی ئەم دۆخەش بە سەرکەوتوانە تێدەپەڕێنین. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.